سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش. لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستداین لە میانەی ئەم دیدارە لەسەر شوێنەوار قسە ئەکەین بە دیاریکراویش لە سنووری قەزای مێرگە سۆر بابزانین ئاستی شوێنەوار چۆنە، چەند شوێنەوار تۆمارکراو هەیە. یەکێک لە بابەت هەرە گرنگەکان لە ڕووی شوێنەوارەوە کەوتۆتە سنووری قەزای مێرگە سۆر کە ئەشکەوتی شانە دەرە. بابزانین پلانی ئەو بەڕێوەبەرایەتێک کە کراوەتەوە پەیوەستە بە شوێنەوار چی لە خۆگرتووە، ئەیانەوێت چۆن بواری شوێنەواری پێش بخەن. بەو مەبەستە لەگەڵ بەڕێز کاک سۆران ئەمیر بەرپرسی شوێنەواری مێرگە سۆر گفتوگۆکەین کە بەسپاسەوە لەم دیدارە لەگەڵمانە بێ. کاک سۆران ئەم کاتتان باش. زۆر بەخێرە. با سەرەتا لەوە بپرسم گرنگجیکردنەوەی بنکەی شوێنەواری مێرگە سۆر خۆی لە چێ بینێتەوە؟ گرنگیکردنەوەی فەرمانگەی شوێنەوار و کەلوپولی مێرگە سۆر لەبەر ئەهمیەتی هەبوونی کۆمەڵێک شوێنەواری گرنگ لە سنووری قەزای مێرگە سۆر زۆر بە گرنگ زانە چەندین شوێنەواری گرنگی لێیە، وەکو ئەو گرنگیەی کە چەندین شوێنەوار هەنە لە سنووری قەزای مێرگە سۆر فەرمانگەیەک هەبێت پێشتر تەنها بەرەبراتی شوێنەواری سۆران لە ناوچەکەدا هەبوو بەموو قەزاکانی دەوروبەری سۆرانەشەوە. فەرمانگەی شوێنەوار وەکو ئەهمیەتێکی گرنگ بۆ قەزاکە کراوە، چونکە چەندین شوێنەواری گرنگی لێیە بە تایبەتیش ئەشکەوتی شاندەر بۆ ئەوەی بتوانین ئیدارەیەکی باشتری شوێنەکە بدەین. باشە، مادام ئێوە دامەزراوێکی تازن و خۆجێیشن لێرە، چیتان تۆمار کردووە؟ چەند شوێنەوار لە سنووری مێرگە سۆر تۆمار کراوە بەگشتی؟ ئەمە فەرمانگەی کوێنین لە ساڵی 2016 ئەمری دەرچوومان بۆ کراوە، لە ساڵی 2018 بە تەواوەتی دەست بەکار بووین. لە کات دەست بەکاربوومان تا ئێستا چەندین شوێنەوارمان تۆمار کردوون و دەتوانین برین چەندین شوێنەوارش ترش بە دیارکردن پێویستیان بە تۆمارکردن هەیە و بە ڕێپێوێکی شوێنەواری هەیە. هەتا ئێستا تاکو ئێستا 200 شوێنەوار لە سنووری قەزای مێرگە سۆر لە فەرمانگەی شوێنەواری مێرگە سۆر تۆمار کراون. ئەمانە بە فەرمی تۆمار کراون، بەڵام کاریان لەسەر نەکراون، تەنها تۆمار کراون لە قۆناغێکەکەمدا تۆمار کراون ئامادەن بۆ ئەوەی کاریان لەسەر بکرێتن. ئەمانە هەموو شوێنەواری مێژووینە، ئاینینە، کللتورینە، چینە؟ ئەو شوێنەوارەکانی قەزای مێرگە سۆر جۆراوجۆرن. شوێنەواری ئاینی، کۆمەڵاتی، کللتوری، ڕۆک ئاتونەری سەربەرد، هەر هەموو شوێنەوارەکان لە سنووری قەزای مێرگە سۆر هەن جۆراوجۆرن. چونکە بە مروری زەمان بە قۆناغەکانی کە مرۆڤی نیاڵتان لە ئەم سنوورێدا ژیاوە لە سنووری قەزای مێرگە سۆر بە تایبەتی لە ئەشکەوتی شاندەر لە پاش مرۆڤی نیاڵتان بەردەوام ژیان تێدا هەبووە، کەواتە شوێنەوارەکانیش جۆراوجۆرن. دابەشبوونە بەسەر شوێنەواری ئاینی، شوێنەواری مێژوێ، کەلوپولی جۆراوجۆرن، هەمویان لە سنووری قەزای مێرگە سۆردا بوونیان هەیە. بەس پێویستیان بە چێ؟ پێویستیان لە قۆناغێکردنە پێویستیان بە ڕێپێویەکی شوێنەواری سنووری قەزای مێرگە سۆرەیە بەداخەوەکە تاکو ئێستام ڕێپێوی یە شوێنەواری لە قەزای مێرگە سۆر نەکراوە. پێویستیمان بەو ڕێپێویە هەیە بتوانین بۆ ئەوەی شوێنەوارەکان بناسێن، دواتر تیمی شوێنەواری بێن لەگەڵ حکومەتی نەمێک بەرەبراتی گشتی شوێنەوار بتوانین هەندێک سایتی شوێنەواری گرنگ تیمەکە زانکۆکانی کە لە دەرەوە دێن بەرەمی کوردستان کاری شوێنەواری دەکەن و پشتنی ئەنجام دەدەن بین لەم سایتانەدا ئیش بکەن. چۆن باس لە ناساندن کرد؟ ئێوە چ ڕۆڵێکتان ئەبێ بۆ ناساندنی ئەو شوێنەوارە؟ ئێستا بۆ نمونە لە سنووری مێرگە سۆر ئەشکەوتی شانەدەر لە هەمویان ناسراوترە لەسەر ئاستی دنیاشە کە شوێنی مرۆڤینیان دەتاڵ بۆ و ئێسک و پرۆسی لێ دەزراوەتەوە کۆمەڵێک ڕووپێوی جیهانی شار بێکاری لێ کرد بێ. ئێستا ئەبێ ئێوە چی بکەن بۆ ئەو شوێنانە زیاتر بناسرێن؟ پێویستە لەسەر ئێمە زیاتر ئەو تیمانە جارێ قۆناغێکم تۆمار بکەن کە تۆمارشمان کرد تیمی زانکۆ نێودوڵەتی هەن بێن لێکۆڵینەوەیان لێ بکەن، کنۆ پشکنین بکەن بەهۆی تەمەنی شوێنەوارەکە، گرنگی شوێنەوارەکە بناسێنن، بە ئەوانش بە قۆناغ بێت، نەک مەسەن تۆزێک شوێنەوار لەسەر خۆیە کاری شوێنەواری وایە. مەسەن ئێستا ئەشکەوتی شاندەر هەیە لە قۆناغی 1950 بۆ 6 ئەو کاتێت ڕاو سولوکی کە دێت بۆ عێراق دێت هەرێمی کوردستانش لەوێ کاری هەڵکۆڵینە دەکات. لەوێ ئەهمیەتی گرنگی ئەشکەوتی شاندەری بۆ دیار دەکەوێتن. دواتر کاری هەڵکۆڵینی ئەشکەوتی شاندەر لە 1950 بۆ 6 کۆتایی نایێت. بە قۆناغی تر کاری هەڵکۆڵینی تێدا دەکەن کە ئێستا تیمی زانکۆ کامبریجی بەریتانی هەڵکۆڵینی بۆ دەکات بۆ ئەوەی هەم کۆمەڵێک گەلە پرسیارێک هەن
کە زانکۆی کامبریج بە دوایدا دەگەڕێت کە ئەو کاتێ ڕاوسولکی نەیتوانی بە دوایاندا بگەڕێت تەمەنی مرۆڤی ناڵتاندا هۆکاری لە ناوچوونیان چیە هەموو ئەمە کۆمەڵێک پرسیاری ترم زانکۆی کامبریج بە دوایدا دەگەڕێت دەوێت بیگاتەوە ئەو ئەنجامانەیە کە ئێستا مرۆڤاتی بە دوایدا دەگەڕێت لە سەراستی جیهان کەمانە گەشتە ئەو ئەنجامەی کە ئایا زانکۆی کامبریج گەشتە ئەو ئەنجامەی شاندەر وەڵامی هەموو پرسیاری مرۆڤاتیدایەوە ئەو کاتێ دەناسێنێت بە ڕسمی دەتوانێت بە گەشتیاری بکەیت توانی ئامادەیە بۆ هەموو ئەو وەڵامانەیە کە مرۆڤاتی بەدەستی دەکەوێت و بە گەشتیاریشکردن وەکو سایتێکی شوێنەواری گەشتیاریش بناسێنرێتن هەر لەسەر شانە دەرپرسیارم هەبوو بەو پێک ئێستا یەکێکە لە شوێنە هەرە ناسراوەکان لەسەر ئاستی دنیا تا ئێستاش ینی لێکۆڵینەوە و توێژینەوەی بەردەوامی لەسەرەکرێ ئێستا پێنجشەمەی ڕابردوو تیمی زانکۆی کامبریجی بەریتانی بۆ ماوەی یەک مانگ لەم وەرزەی وەرزی بەهارە کاری هەرکۆنی تێدا بەردەوام کرد کە 5 ساڵە کاری هەرکۆنی تێدا ئەندام دەکات بۆ 5 ساڵی تریش بەردەوام دەبێت گرێبەستەکان کۆتاییت ئەنجامەکەیان نەگەشتە ئەنجامی کۆتایی 5 ساڵی کە درێژیان پێدا هەفتەی ڕابردوو پێنجشەمە کۆتایی بە کاری وان هات لە لاشکەوتی شاندەر خۆشبەختانە ئەنجامی زۆر باش بەدەست هاتوون لەم وەرزەی ڕابردوو کە لە مانگی نۆ بوو لەسەر مرۆڤی نیاڵتەڵ ئەنجامی نوێ بەدەستکەوتن کە یەکەوە ئەنجامانش ئەوە بوو مرۆڤی نیاڵتەڵ وەکو مرۆڤەکانی دی ئاگری کردوتەوە خواردنی گەرم کردووە خواردنەکانیشی خواردنی کوڵاوی بەکارهێناون ئەوش ئەنجامی نوێنە لەسەر ئاستی مێژووی مرۆڤی نیاڵتەڵ لەسەر ئاستی جیهان کە لە شکەوتی شاندەر بە دیار بکەن ئەوش ئەنجامی دڵخۆشکردن ئەم تیمەش ئێستا وەرزە لێرە بۆ ماوەیەک مانگی تر ئێستا لێرە کاری کرد ئەنجام ئەم سمپلانەیە کە ئێستا لێرە دەبێت زانکۆی کامبریج لە تاقیکدا فاسی بۆ دەکرێت دواتر کە وەرزی مانگینەوە دەگەڕێنەوە ئەنجامی ئەم وەرزانەکە خۆ دەگەڕێنەوە ینی کاسۆران ئەوەی ئەو زانکۆیە بەریتانیەکاری لەسەرەکە ئەوە تازەترین و نوێترین لێکۆڵینەوەی زانستی و توێژینەوەی ئەوان کە لەسەر ئەسکەوتی شانە دەرەکرێت بەڵێ ئەوانە نوێترین لێکۆڵینەوە کە ئێستا لە ئەشکەوتی شانە دەرەکرێت لەسەر ئاستی جیهان دەتوانن برێنە سەر مرۆڤی نیاڵتە دەکرێتن چونکە شاندەر تاکە سایتە ئێستا هێزکی مرۆڤی نیاڵتانی تێدایە دەبێت لە شوێنەکان درێژەبێ بەس نەجۆزرایتەوە شاندر ئێستا ئەو سایتەیە هێزکی مرۆڤی نیاڵتانی بەردەستە بەوەی لە تاقیگەدا کاری لەسەر بکرێت بەس ئێوە ئەگەر بمبووری ڕێگە ئەدەن بۆن منەگەر ئێستا ئێسک و پرسکە ئەدۆزرێتەوە ئەمانە بیبنە دەرەوەی وڵات یا تەنها نمونە وەرەگیرێت و بۆ ئەوەی پشکنینی لەسەر خۆی نمونە دەبرێت ئێستا خانووی شوێنەوەری کەم وارکراوە ئێستا نمونەی دەبرێتە زانکۆی کامبریج لەوێژ لەگە ئۆکسفۆرد زانکۆی ئۆکسفۆرد لە تاقیکردن دەدابێت بۆ ئەوەی ئەنجامی ئەم هێزک و پرووسکانە ئەو پارچە بەردینانەیە کە لەوێ دەدۆزرێنەوە دیاری بکرێت تەقدید ئێستا خۆشبەختانە کە ئاخر هێزکە پەیکری ساڵی ڕابردوو بردرێ زانکۆی کامبریج دیارکرد کە تەمەنی مرۆڤی ناڵتەڵ 75 ساڵ پێش ئێستاە خۆش ئەنجامێکی دڵخۆشکرد بوو کە پێشتر کاربۆن 14 هەبوو تەمەنی مرۆڤی نیاڵتانی لە 45 بۆ 6 دەخێندەوە ئێستا ئاخر هێزکە پەیکری مرۆڤی نیاڵتەڵ کە شاندەر لە دینەیەی بۆ کراوە فاسی بۆ کراوە لە ئۆکسفۆرد 75 ساڵ پێش ئێستاە پلانتان هەیە گرنگی زیاتر باشکەوتی شانە دەربدرێ وەکو پلان ئێستا تیمی زانکۆی کامبریج کاری تێدا دەکات بۆ 4 ساڵ دیکەش بەرداوام دەبێت خۆشبەختانە بە چاوەڕێ ئەنجامی زانکۆی کامبریجی بەریتانی لە قانونی ئاساریدا هەر شوێنێک کە کۆتایی هات کنە پشکنی کۆتایی پێهات ئامادە بۆ گەشتیاریکردن پلانی ئێمە ئەوەیە لە قۆناغی یەکەمدا ئەم ئەنجامەکانی ئەشکەوتی شاندەرن لە دواتر لەگە تیمی زانکۆی کامبریج کە بەشێکی لە گرێبەستەکەیدا هاتووە چ بکرێن بۆ ئەوەی شاندەر بە گەشتیاری بکرێت هەم لە ڕێوی بە گەشتیاریکردنی هەم دروستکردنی مۆزەخانەیەک هەم بەشێک بێت لە ئەو هێزک و پرووسکانەی کە لەوێ دەدۆزێنەوە لە مۆزەخانێک لەوێ پارێزرێن هەمیش بەشێک بە کەلوپور و کەلتوری ناوچەکە کە لەوێژ پارێزرێت کە هەم گەشتیار بێت ئەشکەوتی شاندەر هەم بەشێک مۆزەخانەکەی ببێنی و هەم ئەشکەوتی شاندەکەیش ببێنێتن ینی ئێستا ئەنجامی ئەو زانکۆ بەریتانیا وا ئەکا ئەگەر ئەنجامەکە ئەنجامێکی دڵخۆشکەر بوو ئەشکەوتی شانەدەر هەنگا و قۆناغێکی تر زیاتر بسێتە پێشەوە ئەشکەوتی شاندەر خودی دۆزینەوەی هێزکی مرۆڤی ناڵتان لەم 4 ساڵی ڕابردووە کە تیمی زانکۆی کامبریج هەنگاوی زۆر گرنگن بۆ پێشترش بە ئەرزی جەنابتم کرد هێزکی مرۆڤی ناڵتان 15 ساڵان لە دنیا نەدۆزرایتەوە کەواتە ئێستا شاندەر ئامادەیە وەڵامی ئەو پرسیاران بداتەوە کە مرۆڤاتی بەدوایدا دەگەڕێ ئایا مرۆڤی نیاڵتان بۆ لە ناوچوو ئایا هۆکارەکانی مرۆڤی نیاڵتان چ بوون کە ئێرەی وەکو پەناگەیەک بەکارهێناوە بۆ ژیان ئایا مرۆڤی نیاڵتان تەمەنی چەند بوو کۆمەڵێک پرسیارن کە مێژوو لەسەر مرۆڤی نیاڵتانی دۆزرایتەوە شاندەر ئامادەیە خودی سایتی شاندەر گەورەترین سایتی شوێنەواری لەسەر ئاستی جیهان
بۆ هەموو ئەو وەڵامانە کە مرۆڤاتی بە دوایدا دەگەڕێت کەواتە شانەدەر لە کۆنفرانسێکیش دەکوە 2 ساڵی کۆتاییەکەی تیمی زانکۆ کامبرێج هەر هەمووانە لە کۆنفرانسێکی نێودوڵەتی ڕادەگەینێت با ئامادەبوون هەموو پسپۆڕانی باری شوێنەواری تایبەت مرۆڤینیان دڵتانش ئەمەش ئەنجامی خۆش دەبن دڵخۆشکە دەبنە سەر هەموو ئەوانەی کە پێشتر ڕاگەیان بوو لە 1950 بۆ 6 کە ئێستاش زانکۆی کامبرێج بەدەستی دێنێتێت تا چەند پێویستیان بە هەبوونی تاقیگەیە کە بۆ نمونە ئەگەر ئێسکە پەیکەرێک گۆڕێک ئەدۆزرێتەوە شوێن ئاسەوارێکی مێژووی و کۆن خۆتان ئەو پشکنینانە بکەن و یا پسپۆڕ و شارەزای لەو بوارە لێرە هەیە هەبوونی تاقیگەیەک زۆر گرنگە بەس ئەو تاقیگەیەی کە دەرەوە هەیە لە کوردستان زۆر زەحمەتە چونکە بۆ ئەم تاقییانەی کە ئێستا لە کامبریجە ئۆکسفۆردە کورفیان زۆرە دەتوانین تاقیگەی بچووکتر هەبێ مەسەڵەن هەیەشە لە هەرێمی کوردستان لەو بەغداش هەیە لەوێ فاسی ئەوانیان بکەن بەس ئایا ئەو تاقیگەیە کە ئێستا تیمی زانکۆ کامبرێج ئیشی دەکەن ناوەڵە نەخێ زۆر زۆرشە پێویستیش هەبێت بەس گرنگەکەی ئەوەیە کە تیمێ ئەو پسپۆریە و ئەو ئیمکانیەتە مادی و مرۆڤیە بەردەست نییە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا لە ڕووی مۆزەخانەوە تا چەند هەوڵتان داوە مۆزەخانێک لێرە بکرێتەوە بۆ ئەوەی ئەو پێداویستیە کۆن و ئاسەوارانەی ئەدۆزرێنەوە لە شوێنێک لە جێگای کۆ بکرێنەوە لەو مۆزەخانەی بپارێزرێن هیمە تیمی ئێوەیە لە کە تیمی زانکۆی کامبرێج لەوێ خلاص بوو هەر زمنی ئەشکەوتی شاندەر مۆزەخانەی بکەینەوە پێشتر بە برای خۆم گوت بەشێک بێت لە ژیانی و کەلوپوری مرۆڤی نیاڵتاڵ بەشێکیش بێت تایبەت بە سنووری قەزای مێرگەسۆر لەوێ بکرێتەوە خۆشبەختانە لەگەڵ ئیدارەی مێرگەسۆر جەنابی قایمی قەزای مێرگەسۆر لەگەڵ تیمی زانکۆی کامبریجی بەریتانی هەوڵێکی باشماندا تیمی زانکۆی کامبریج لە قۆناغێکم دیزایانی مۆزەخانەوان بۆ ئامادە بکات خۆشبەختانە ئامادەن بۆ ئەو 4 ساڵی کۆتاییەکەی دیزایانی مۆزەخانەوە بۆ ئامادە بکەن لە قۆناغی پاشتش کاری دەوێت بۆ ئەوەی مۆزەخانەکە دروست بکرێت چ بەڕێی زانکۆی کامبریجی بەریتانی کەوانش هەنگاوی باش دێنە پێش هەمیش حکومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستانش کاری باشی کردووە پێکەوەش لەگە زانکۆی کامبریجی بەریتانی بە هەموو ئەو ڕێکخراوانەی و وڵاتیانەی کە لە بواری شوێنەوار کار دەکەن بتوانین مۆزەخانە لە ئەشکەوتی شاندەر دروست بکەین جگە لەو شوێنەوارانەی کە دۆزراونەتەوە و تۆمار کراون هەستەکەن یان بەدواداچوونتان کردووە کە شوێنەواری تازە و نوێژ بدۆزرێتەوە یا ئێوە هێشتا دەستان پێ نەگەیشت بێ شوێنەواری نوێ گەڵک زۆر هەنە تایبەت تیمی زانکۆی کامبریجی بەریتانی 2 ساڵی کۆتاییەکەی مەسعێکی شوێنەواری 25 کیلۆمەتر چەقی ئەشکەوتی شاندەر وەردەگرێت مەسعێکی شوێنەواری ئەنجام دەکات لە خۆشبەختانە لە ئەنجامدانی ئەم ڕێپیوە مەسعە شوێنەواریە زانکۆی کامبریج شوێنەواری تر بە دیار دەکەون چەندین شوێنەواری نوێتریش هەن ڕۆژانە بە دیار دەکەون شوێنەواری گرینگن بەڵام ئەم شوێنەوارە تەنها ئەمە لە قۆناغای یەکەم دەتوانین تۆماریانکەن خاڵێکی GPS وەرگری لە قۆناغاتی ئێستا ئەمە لە هەوڵداین مەسعێکی شوێنەواری ڕێپێویکی شوێنەواری سوورنی قەزای مێرگەسۆر بکرێت کە نەکرا ئەگەر مەسعێکی شوێنەواری قەزای مێرگەسۆرمان کرد هەموو ئەو شوێنەوارەوە بۆ دەدەکەوێت هەیەکی بە پێی تەمەن و پێی ڕێزبەندی ئەهمیەتی گرنگی شوێنەوارەکە خەرێکن لەگە بەرەبراتی گشتی شوێنەوار ئەم مەسعە شوێنەواری لە سوورنی قەزای مێرگەسۆر ئەنجام بدەین کاک سۆران لەو ماوەیە یادگەی نیشتیمانی بارزانیش لە بارزان کرایەوە ئەوە تا چەند گرنگێکی زیاتر بەو ناوچەیە ئەدا بۆ ئەوەی کۆمەڵێک بابەتی مێژووی ئەگەر تایبەت بە سەرکردێکی وەکو جەنابی مەلا مستەفا بارزانی نەمر لەوێ کە نمایش کراون و نیشان ئەدرێ ئایا گەشتیار و سەردانی کرد بۆی هەیە بچێ ئەم شتانە ببینێ یەککردنەوەی یادگەی نیشتیمانی بارزان نەمر هەنگاوێکی گرنگ بوو ڕاستی یادگەی بارزانی نەمر شوێنێکی گرنگ بۆ لە بارزان بۆ ئەوەی هەموو ئەو گەشتیارانەی کە دێنە بارزان سەر زیارەتی بارزانی نەمر هەم بچنن نەوێشی مۆزەخانەی لە مۆزەخانە لە یادگەی نیشتیمانی بارزانی ئەو کەلوپەلانەیە کە جەنابی بارزانی لە شۆڕەشەکانی بارزاندا بەکاری ناون و ئەو شۆڕەشانەیە کە جەنابی بارزانی تێدا بەشدار بوون لەوێ ببینێتن بەڵێ خۆشبەختانە پاشکردنەوەی لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە ئەو یادگەی نیشتیمانی کە کراوە ئێستا خەڵک سەردانی بارزان دەکرد ئەو یادگەی نیشتیمانی دەبین ئەم یادگەی نیشتیمانیش یادگەیەکی گەڵک مێژووی گرینگە خۆشبەختانە بۆ ئێمە وەکو شوێنەوارش یادگەیەکی زۆر مهمە بۆ ئەوەی خەڵک سەردانیانە کە دێنە سنووری بارزان زمینی ئەو شوێنەوارە گرینگانە سایتە شوێنەوارەکان کە لە دەڤەری بارزان دەبینن سەردانی ئەوێش دەکەن و لە بارزانش پێکەوە ژیانێکی گرنگ هەیە هەبوونی دێر و کەنیشک و مزگەوتش سایتێکی هەر
گرنگی مێژووی شوێنەواریە کە لە بارزاندا هەیە ئێستا ئێمە لە بەرنامەمەدا کاری جدی لەسەر بکەین وەکو سایتێکی پێکەوە ژیان بناسێنین هەبوونی دێر و کەنیشک و مزگەوت لە یەک دلیلی پێکەوە ژیانە لە بارزان کە بارزان پێشتر وەکو جەناوی بارزانی پێشترکردنەوە یادگایەک تایبێت بە بارزانانی نەمر نیشانەی بەرخۆدان و پێگەیەکی گرنگی ئەم دەڤەرەیە جودا لەوەی بارزانش لە ڕوویەکی ترەوە سایتێکی گرنگی پێکەوە ژیانە ئەمەش خەرێکە ئینشاڵڵا لە بەرنامەدا کاری جدی لەسەر بکرێن هەمیان نۆژان بکرێنەوە هەمیان بناسێنن دەتوانین بڵێن دەڤەری بارزان مەڵبەندێکی گرنگی شوێنەوارەکانە چ وەکو یادگەی بارزانەی چ وەکو سایتی پێکەوە ژیانی کە هەبوونی دێر و کەنیشک و مزگەوت لە بارزان چوەکووە کوشکەوتی شانادەرم چوەکو زەڤیاچەمێ کەەوە ئەو شوکو یەکەم نشینگەیە کە لە نزیک شانادەرە خەڵکە لە پاش ئەوەی لەشکەوت ڕووی لە دەشتایەتی کرد لە زەڤیاچەمێ لە نزیک شاندەر لەوێنی تەجێ بوو ئەمە چەندین شوێنەواری گرینگن ئەم دەڤەرە بوونیان هەیە بەس لە قۆناغەیەکەم ئەمە پێویستمان بەڕێ پێویەکی شوێنەواری سنووری قەزای مێرگە سوورێ لە قۆناغانی تر ئەوەیە کە تیمی شوێنەواری بن تەمەنی ئەم شوێنەوانە بە دیار بێخم ینی ئەمانە ئەومان بۆ دەرئەخاکەوا بێ کوردستان بەگشتی لە دێر زەمانەوە لانکەی ژیان و مرۆڤایەتی بووە مرۆڤی لەسەر ژیاوە دوا پرسیاری من ئەوە بێ پلان و بەرنامەی ئێوە ئەتانەوێت چۆن گرنگی زیاتر بە شوێنەوارەکان بدەن لە سنووری قەزای مێرگە سوور جوانە کوردستان لایکەی شارەسانەتێکە و کاتەی ڕاو سلوکی لە پانچەوێک بۆ شکێس لەشکەوت شاندەر کاری هەرکۆڵین ئەنجام دەدات ئەو کاتە ڕاو سلوکی دەڵێت ئێرە مرۆڤاتی لێرە دەستی پێکرد کەواتە ئێرە مەڵبەندی شارەسانەتی مرۆڤاتیە مەڵبەندی ژیانە کە نمونەوەش ئەشکەوتی شاندەرە کە ئێستا بە مێژوو سەلماندیتی کە سایتێکی گەڵک گرنگی مێژووی مرۆڤایەتیە کە پێش ساڵی ڕابردوش لەگە زانکۆی کامبریج کۆنفرانسێکی شوێنەواریمان ئەنجامدا بە ناوی مرۆڤاتی لێرە دەستی پێکرد دەتوانین برێن پلانی ئێمە وەکو شوێنەوار لە بەرنامەماندایە لە قۆناغێکم دەم ئەم مەسئلە شوێنەوارێک گەلە گرنگە بۆ ئەوەی تەنکی زۆرشم دووبارە کردەوە بۆەوەی تەمەنی شوێنەوار بە دیار بکەوێت هەموو ئەم شوێنەوارانەش بەردەست بێتن داخلی لیستی شوێنەواری بکرێتن لە نەخشەی قەزای مێرگە سۆدا وەکو شوێنەوارەکان هەمویان دیار بن و بەردەست بن بە پێی ئەهمیەت گرنگیان پێ بدەێت تیمیان بۆ ئامادە بکرێت بین کاری هەرکۆنیان بکەن قۆناغی دووەمش بە گەشتیاریان بکەین و بتوانین سەرنجی گەشتیار بۆ ئەم سایتە شوێنەوارانە ڕابکێشن دوا پرسیاری من لەسەر ئەوە بێتن لە ڕووی میلاکەوە وەکو فەرمانگەی کە تازە دامەزراون چەند ساڵێکە گرفتان هەیە پێویستان بە میلاشی پێویستە بۆتان دابین بکرێت بەڕاستیمەوە لەو دوایە دامەزان لە قەیدانی دارایی کە حکومت بەرەوکە حکوومەتێنی کوردستانی کرد بوو کەمی میلاکمان هەیە ئەو میلاکەی هەومان بوو پێشتر هەمی شانادەر و هەمیش ئەوانەی کەن گرەی بەسن لە لای خۆمان پێویستمان بە میلاکی زیاتر هەیە چونکە شوێنەوار پێویستی بە کنەوە پشکینە پێویستی بە دەرچوونە ئەو فەرمانگەش ئێستا ئەمە بە قۆناغەکەم وەکو فەرمانگە کراینەوە نەبوونی میلاکوای کرد کە بە فەرمانگەکرێنەوە ئەگەر میلاکی پێویستیش بێت دەتوانین وەکو ببینێ بەرەوەیاتی ئێستا نووساوانە ئاراسی و جەنابی وەزارەتی شارەوانی گەشتووە جەنابی وەزیر کردووە ئامادەی دەربڕیەوەی فەرمانگەی شوێنەوەری مێرگە سۆچ بکرێتە بەرەواتی بەس کەمی میلاکوای کردووە نەبینە بەرەواتی پێویستمان بە میلاکی زیاترە ئەگەر میلاکمان هەبێت دەتوانین دەسەڵاتشمان زیاتر بش ئیشی زیاترش بکەین دەستان خۆش دەستی ئێوەش خۆش بێت بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان دیمانەیەک بوو لەگەڵ سۆران ئەمیر بەرپرسی شوێنەواری مێرگە سۆر بۆ قسەکردن لەسەر شوێنەوار و ئەو شوێنە و جێگە مێژوویانەی کە لەو سنوورە هەنە و تۆمار کراون و لە داهاتوش دەدۆزرێنەوە تا دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێک شات